ئەنجامدانی ئەو شتە تاوانەکەی لە تاوانی کابرا گەورەتر، ئەنجامدانی ئەو شتە خۆت تووشی دەبی ڕۆژێک لە ڕۆژان ئیلا، ئەنجامدانی ئەو جۆرە دڵخۆشی دەربڕینە خوای خۆت لە خۆت تووڕە دەکەیت، تەفرەقە دروست دەبێت، بینی مسلمانان تێک دەچێت، ئەو هەموو مەشاکل و ئاژاوی دروست لەسەر چییە؟ لەسەرەوە لە جیاتی تۆ ناصح و ساتر و کاتم بیت دەچی فەڵحی خەڵک دەکەیت. المؤمن ينصح ويستر والمؤمن يفضح ويهتك الستر والمنافق يفضح ويهتك الأستار. إنساني ما در نصيحتي خلق دكا آموش قاري خلق دكا عيبك دبيني دي بوشي بلا من إنساني منافق نا بتايبتيش لويك أم بلاي أمره بيدا بوا تركوا ملايتي كانوا فيسبوك وهذا زاني وتحسبونه هينا وهو عند الله عظيم. وهذا زاني أسانته ئابڕووی کەسێک دەبیت و لە فەیسبوک بڵاوی دەکەیتەوە بەلای خوا و بەسەرتەوە دەچێتەوە وا دەزانی کۆتایی پێهات بتوڵەیەک و شەجاعەت و ئازایەتیەکت ئەنجام داوە نازانی بەدەستی خۆت چاڵت بۆ خۆت هەڵکەن. ئەمە ئەخلاقی مسلمانە تۆ هەتا